كتابي وەزیرە قەرەبوومان بکرێتەوە کەچی قەرەبوو نەکراینەوە ئێستا مەسەلەن لە 2022 بڕیارێکی دەرکردووە هەموو حانوتەکان مزاهدە بکرێتەوە بە سعرێکی خەیاڵیشانی تەخمینێکی زۆر زیاد لە حەدی خۆی دابدرێ مەسەلەن بۆ نمونە مەدرسەیەک بە 8 میلیۆنە بڕوا بۆ 12 میلیۆن پێشەکیش پارە بدەین ئەمە داوا چاوی قەرەبوویان نەکردو 2009 ما داوای کە زەرەرمان کردی سەتاسی قەرەبوومان وەرنەگرتوتەوە هەموو حانوتێک باید 2 میلیۆن 3 میلیۆن بەس ئەشیای ئەکسپیاری فرەداوە لە حانوت هەم لە گرێبەستەکە هەم لە مەواد کە لە مانجی 2 قەپات و بەمان نەوت دەوام دەبتەوە هەتا مانجی 5 نەبوو 3-4 مانگ دەوام قەپات بی ئەو ئەشیایش هەموو ئەکسپایر دەبێ من نزیکەی 24 میلیۆنم زەرەر کرد هەموو فرەدا ڤیدیۆم هەیە تەسویرم هەیە بە پیکەپ ئەشیای فرە دەدەم نەک ئەمن ئەوەی خاوەن ئانتە کە هاتی نەکن جەنابی وەزیر کتابەکی بۆ کردین سەتاسی قەرەبوومان کاتو ئێستا لە بادی قەرەبووەکە لۆشیان زیاد کردینە کتابیان لۆ کردین بە حیساب لۆ ساڵی داهات و قەرەب بکرێنەوە سەتاسی نە قەرەبوومان وەگرتیە مەکتەبە کەشتان استقلال کردێ بە سعرێکی خەیاڵی لە باتی قەرەبووی سعریان شیان زیاد کردینە یعنی ئەشاش بەخۆی بڕۆ لە بازارێ هەمووی گران بووە یعنی یا سەتاسیەکەمان بدەنەوە یا مەکتەبەکەمان بدەنەوە ئێستا ناوەمان دەدەنەوە نە سەتاسیەکەمان دەنەوە نە مەکتەبیشمان دەنەوە